بۆچی بن پەندی پێشینیان ئەەکەم بە کێشەیەک، ینی پێم وایە ئەبێ ئێمە پەندی پێشینیان وەک کێشەیەک سێریکەین لە ناو توێژینەوەی ئەدەبیمانە، لەبەر ئەوەی کە هەندێک تایبەتمەندی لە پەندی پێشینیانە هەیە کە بە توێژینەوە و وردبوونەوە لێی و دەستنیشانکردنی ئەرک و وەزیفەکانی زیاتر گرنگەکەیمان بۆ دەرەکەی خۆشمان ئەیناسین. بۆ من پەندی پێشینیان خەزنەیەکی زۆر دەوڵەمەندی جیهانبینی و شێوازی تێگەیشتن و مامەڵەکردنی ئینسانی ئەم دەڤەرێ لەگەڵ ئەو ڕوودا و ئەزمونانەی کە پێیانێت تێپەڕیوە لە دواییشە ئەمانەی کردوون بە پەند. ئەم پندانە بێگومان بەرهەمی بڵێن نەوعێ لە ئەدەبی زارەکی ڕنگدانەوەی ئەزمون و جیهانبینی ئینسانی ئەم دەڤەرن، کەواتە پەندەکان پەیامێکیان تێدایە، لە ناو ئەو پەیامەدا ئێمە لە خۆمان باش تێگەین، لەوە تێگەین بزانین خەڵکی ئێمە بێگومان ئەوشمان لەبیر نەچێ پەندەکان نووسەریان نییە یا بوێژی دەستنیشانکراویان نییە، هی بە شێوەیەکی گشتی توێژەرەکان ئەڵێن پەندەکان بەرهەمی زارەکی خەڵقن. من لەگەڵ ئەم ڕێیە کۆکم، بەڵام پەند هەر تەنیا بەرهەمی زارەکی نییە لە دەرەوەی تێکست، بەڵکو دوایی ئێمە کە دیقەتی لێین سیرێکین هەندێک تایبەتمەندی تێدایە وەک نەوعێکی ئەدەبی، وەک نەوعێکی ئەدەبی، وەکو چۆن باسی ڕۆمانەکەین، باسی تایبەتمەندیەکانی چیرۆکەکەین، باسی جۆرەکانی تری بەرهەمهێنانی ئەدەبیەکەین، ئاواش ئەتوانین باز لە پەند بکەین وەک نەوعێکی ئەدەبی. ژانر یعنی نەوعی ئەدەبی. باشە، نوعی ئەدەبی بەرهەمی تاکە کەس یا گروپێکە، مەسەلەن ئەوانەی ئەدەبی واقعیە نووسن یا ئەدەبی کلاسیکە نووسن، تۆ ناوەکان تاکە کەسە یا گروپێکن. مەسەڵەن ئەڵێن قوتابخانەی بابان نالی و سالم و کوردیمان بیرەکەوێتەوە، باش نییە؟ ئەمە گروپێکن. یا ئەڵێن مەسەلەن قوتابخانەی هەورامی مەولەویمان بیرەکەوێتەوە، کەواتە ئەدەب نوعی ئەدەبی بەرهەمی تاکە کەس یا گروپێکە. بەڵام پەندەکان بەرهەمی خەڵقن. چۆن دەکرێ بە شتێک کە بەرهەمی خەڵق بێ پێی بڵین ژانر یا نەوعی ئەدەبی؟ ئەوە بۆ من مەسەن پێم خۆشە بیکەم بە کێشەیەک وە بۆی زیاتر یعنی لە تەبیعەتی پەند تێبین. ئەنجا پەند چۆن لە ڕووی زمانەوە بیناکراوە، بینای زمانەوانی پەند چییە؟ بۆ من ئەوە زۆر گرنگە. مەسەن بۆ پەندەکان ئەوەندە کورتن، بۆ کێش و قافیان هەیە، بۆچی پەندەکان ناوەڕۆکێکی سادە و ڕوونیان هەیە بەڵام ناوەڕۆکێکی حەکیمانە و فەلسەفیانەی قوڵیشان هەیە؟ بۆچی پەندەکان ئایا پەند تەنیا لێک ڕستە پێکدەیە زیاد لە ڕستەیەک؟ وشە لە ناو پەندا گرنگیەکەی چییە؟ ئایا هەموو وشەیەک لە پەندا بەکار هاتووە یا پۆ لە وشەش بەکار هاتووە؟ هێشوویەک لە وشە پەندێکیان دروست کردووە. پەندمان هەیەک ڕستەیە، پەندمان هەیە لە ڕستەیەک زیاترە، پەندمان هەیە چەند وشەیەکە پۆلێک لە وشەیە پێکەوە، بەڵام هەمویان لەوەی هاوبەشن کە ئەمانە دیاردەیەکی زمانین، زمانی خەڵکین و ڕنگدانەوەی بیر و بۆچوونن لە کات و شوێنی تایبەتدا. وەختێک ئەم خەڵکە بە ئەزمونێک هاتێپەڕیوە، ڕووداوێک لێ ڕوویاوە، هاتووە دوایی لە ڕێی ئەم پەندانەوە گوزارشی لەو ڕوودا و دۆخە کردووە کە پیایدا تێپەڕیەوە. ئەنجا دەما و دەم ئەمە ماوەتەوە، چونکە خەڵق لە شوێن و کاتی جیاوازی تردا بە هەمان ئەو ئەزمونانەیە یا بە ئەزمونی هاوشێوەی وەکو ئەوەی سەرەتاکان پیا تێپەڕیوە و دووبارەیان کردوتەوە. دیارە پەند کەواتە ئەتوانێت گوزارشێکی هەمیشەیی بێ لە حەز و ویستەکانی ئێمە ئەو یا لە ئەزمونەکانی ئێمە کە هەمیشە ناتوانین بە زمانێکی ئاسایی گوزارشیان لێ بکەین. پەندەکان هانیان بۆ ئەبین بۆ ئەوەی کە بتوانن ئەو شتەی لە ناخمانە لە ڕێی پەندەکان بتوانین بیکەینە دەرەوە. پەندەکان ئەرچیشیان هەیە. من وابزانم باسی 8
هەشت ئەرچی پەندەکانم کردو ئەوانەی ئێستا لە بیرم بێ مەسەن ئەرچیشیان وەسفکردنە حاڵەتێکت بۆ وەسفەکە دۆخێکت بۆ هێنێتە پێش چاو ئەرچییان بریتێ لە ئەرچی پەروەردەیی وەتە تۆ لە ڕێی پندێکەوە ئەتەوێ مەسەلەن ئاماژەیەکی پەروەردەکارانە بدەیت پند هەیە بەس بۆ ڕوونکردنەوەیە این بابەتێکی پێ ڕوونەکەیەوە پند هەیە بۆ پاساوهێنانەوەیە کەواتە پندەکان بە باش و خراپیانەوە یا بە ئەرێنی و نەرێنیانەوە هەمویان بەرهەمی ئەزمموی خەڵکن لە بارودۆخی جیاواز لە شوێن کاتی جیاوازدا اینجا دینە سەرەوەی کە ئایا پند هیچ پەیوەندیەکی بە جۆرێ لە حیکمەت و فەلسەفەی سەرەتاییەوە هەیە یان نیەتی من بە بڕوای من هەیەی بەراوردێکم کردووە لە نێوان پەندی کوردی و فەلسەفەی یۆنانی پێش سوقرات ئێمە هەندێ 17 فەیلسوفی پێش سوقراتمان هەن کە وتەکانیان لە شێوازی پەندان حتا لە ڕووی مۆسیقی و ئەو کێش و سەروای باسمان کرد زۆر سەیر هەم لە ناوەڕۆک هەم لە شێوازدا ئەوەی ئەوان بە بەرهەمێکی فەلسەفی لە قەڵەب داوە ئەوەی ئێمە وەکو پند و ئەتوانین بڵین بوێریشمان نییە بڵین ئەمە جۆرێکە لە فەلسەفاندن یا فەلسەفە لە نێو زمانی کوردیا بەڵام بۆ نایانی خۆ ئەکرێ ئێمە سەرەداوێک لە ناو پندەوە دەربێنین کە نەوعێ لە حیکمەتی عەمەلی واتە دانایی کردەیی ئینسانی کورد لە دوای ئەوەی ئەزمونێکی تێپەڕانوە ئەنجا ئەم ئەزمونەی کردووە بەم حیکمەتە و لە زماندا ڕەنگیاوەتەوە بە دیوێکی تریشدا پند ئەتوانین وەکو تێکسێکی ئەدەبی سەیریکەین یعنی لە ڕووی ڕستە سازیەوە لە ڕووی ماناوە لە ڕووی وشە سازیەوە لە ڕووی ڕیتم و مۆسیقا و ئاهەنگی زمانەوانیەوە ئەتوانین بە دوور و دێژی ئیش لەسەر پندەکان بکەین واتە پند لە خۆیدا دەربڕینێکی پاش ئەزمونە پاش تەجروبەیە کە ئینسان پەنای بۆ بردووە بۆ ئەوەی هەنێ ئەرچی بخاتە سەرشان و پند زۆر بەباشی ئەرگەکانی جێبەجێ بکات لە ئێستادا من بۆ خۆم پێم خۆشە پند ببێ بەوانەیەک لە ناو دایەنگە و چونکە پند هەزری ئینسان بۆ بیرکردنەوە ئەجوڵێنێ واتە ئەگەر ئێمە توانیمان پند بکەین بەوانەیەک هەر لە مناڵی زۆر بچووکەوە تا قۆناغی سەرەتایی بیکەین بەوانەیەک جێگەی دەرسێکمان یعنی وانەیەکێ بەناوی هزرینی ڕەخنەگرانە پند زۆر پند مادەیەکی باشە بۆی کە بیکەی بە وانەیەک بۆ ئەوەی هزری منداڵ و ئەنجا پند خۆشیەکی تایە کە مناڵ فێرەکە مەسەن بیر بکاتەوە و لێت تێبگا و مفاجئەیەکی تایە دایمە پندەکان مناڵش حەزی لەوەیە ینی لە حاڵەتی ڕۆتینیەوە تۆ مەسەلەن فێری نەکەی لە بەریکە و ئیمتیحانی تایەتەوە و ئەمانە ئەم بۆ یارمەتیدانێکی دەروون ناسی زانیانەیە بۆ ئەوەی مناڵ دەرسەکانی تریشی خۆش بووە چاوەڕێ بکە کە وانەی پند هات یعنی وانێکە ئەو هەندێک پندی کۆ کردوتەوە ئەنجا پندەکان مناڵ لە زمان زۆر نزیگە خەنەوە لەکە ئێمە لە سەردەمی لە بیرچوونەوەی زمانداین بۆیە پێویستمان بۆ بگەڕینەوە بۆ ئەم بەرهەمە ڕەسەنەی نێو زمانەکەی خۆمان کە هەم بیرکردنەوەی تایە هەم جۆرێ لە فەلسەفەی تایە و هەمیش لە ڕووی زمانەوە تا بڵێ دەوڵەمەندە دەربڕینێکی زۆر چڕ و پڕمانایە شاعیران و غەیرە شاعیران پەنایان بۆ بردووە بۆی ئەو شتەی کە بە شیعر ڕەنگ بێ نەتوانین بەو ڕوونیە بەو دەقیقیە تعبیری لێ بکەین ئەوان پەندیان هێناوەتە ناوە بۆی ببێ بە بەشێ لە دەربڕینی ئەو هەستەی یا ئەو معنایی کە خۆی ویستوێتی کە ئەڵێم پەند خەزێنەیەکی نەتەوەییە هەموو کەس دەتوانێت سوودی لێوەربگرێت گرنجەکەشی لەوەدایە زۆر بە هەموو نەوعەکانیەوە پەندەکان بە ئەنواعی شێوە ئەتوان پۆلێن بکەین پەندی پەروەردەیمان هەیە پەندی سەرزەرشکارانەمان هەیە یعنی تۆ کە پۆلێریانەکەی ئەمانە ڕەنگانەوەی ژیانی تۆ نابێت سانسۆریان بکەی من لەگەڵ ئەوە نیم پەندەکان هەڵاوێرین بڵین ئەوەی کە باسی شتی خراپەکە
ئەوەی پند ڕنگدانەوەی بارودۆخێکی تایبەتە کە ئینسانەکان ئەزمونیان کردووە. تۆ بۆت نییە سانسۆری لەسەردانی لەبەرەوەی ئێستا سەقافەت چۆتە سەرەوە بتەوێت ئەو خەزێنێش سانسۆر بکەیت لەبەرەوەی لە ئێستادا ڕێگە پێدراو نییە. بە بڕای من ئەبێ ڕێگە پێدراو بێ. پندەکان گزارشێکی ڕازگۆیانەی نەوە دوایینەوەی ئینسانی ئێمن بۆ ئەوەی بتوانێت زمانێک بدۆزێتەوە بۆ ئەزمونونەکانی خۆی.